ئەم ساڵ لە 6 مانگی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر 785 ڕوودا و ڕووی داوە کە ئەوکو ئاماری گشتی سنووری پارێزگای هەولێرە. بە هەمان شێوە ڕێژەی مردنیش ئەم ساڵ لەگەس بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو زیادی کردووە. لە ڕووی سووتان بە ئاگر بە هەمان شێوە خنکانیش لە ناوچە ئاویەکانی وەکو خەزای خەبات زەی گەورە زەی بچووک بەنداوی سماقولی کە وەک سنووری بەرگری شارستانی پارێزگای هەولێرە. جیاوازی ئەم ساڵ لەگەر ساڵانی ڕابردوو قەبارەی زیانەکانیش زیاترە. ئەو شوێنانەی کە سوتاون و زیانی زۆریان بەرکەوتووە ئەمانەش زۆر هۆکار هەنەکەوا دەکات ئەم ساڵ بە پلەی یەک بەرزی پلەکانی گەرما هۆکارن و هەروەها لەلایەن خودی خۆمانەوە کەم تەرخەمی نواندن لە ئەو کار و کردوانێک کە ڕۆژانە دەیکەین ئەنجامی دەدەین هۆکاری سەرچین کە وا بکات ئاگرکەوتنەوە ڕوو بدە. بە نمونەش باز بکەم دوکان هەو بە سوتاوە دوکانی فیتەری لە ناوچەی پیشەسازی لە کاتە گەرمەکانی نیوەڕۆ کاری گۆڕینی فیول پمپ و بنزین و ئەمانەی کردێ و جگەرە لە دەستی دەبێت و زۆر هۆکاری تر هەیە تەقینی تانچی گاز و نەوت و بنزین و ئەمانش بە هەمان شێوە هۆکارن کە ئێمە لە سەرەتای هاوینەوە لە وەرزی گەرمە هۆشداری خۆماندا کە ئەو کار و کردوانەی ئەنجامی دەدەین و پلەی گرگرتنی ئەو کەلوپەلانەی لە بەردەستیانە کار دەکەن بەرزە نابێت لە کاتە گەرمەکان ئەنجامی بدەن. ئەمانە وای کرد کە ڕێژەی ڕووداوەکان زیاد بێت و بە هەمان شێوە زیانەکانیش چمادی هۆکاری شەو بکە بە ئەنقەستە و ئەو کەیسانە لە دادگانە کە لەوانەیە لە دەستگاکانی ڕاگەاندن باز ناکرێت چونکە تا بڕیاری بەڕێزدادوەری لێکۆڵینەوە تەواو نەبێت و بە هەمان شێوە زۆر ڕووداوی شەو بۆ ڕوویداوە بەوەی کەم تەرخەمی نواندنە و نەبوونی سیستەمەکانی بەرگری شارستانی وای کردی ئاگرەکە خێرا تەشەنە بکات و ئاگرەکە زیاد بکات زیانی زیاتر بێت. کە ڕوودەدە زیانی تایبەتی خۆی هەیە بە نمونەگە باسی سووتانی بازاڕی هەولێر بکەن قەبارەی زیانەکەی جیاوازە لەگەڵ ئەوەی کە لە شوێنیشی تر گردەگرێت ئاگر ڕوودەدات. ئەمانە هەریەکە بە پێی قەبارەی ڕووداوەکە زیانەکانیش دەخەم بێنرێت. بەڵام ڕاستە ئەم ساڵ لەبەرەوەی ڕووداوەکان زۆرترن زیانەکانیش لە ڕووی مادیەوە زۆرن. نسبەت پرسیاری یەکەمت ئەگەر کەم تەرخەمی لە شوێنەکە و لەو جێبی کە ئاگرەکەی لێ کەوتێتەوە کەم و کوڕی لە سیستەمی بەرگری شارستانیە هەبێت ئەو کەسە بە کەم تەرخەم دادەندرێت و سزای خۆی وەردەگرێت لە ڕووی یاسا و کاتە بەڕێز بڕیاری دادوەری لێکۆڵینەوە بڕیاری لەسەر دەدات و بە ئەو شوێنانەی کە مەرزەکانی بەرگری شارستانیان تێدانە ئەوەی ئێستا گوێی لە منەوە ئاگدارن بۆ خۆیان بۆ پاراستنی گیانی خۆیان سەرەتا اینجا بۆ پاراستنی سەر و ماڵیان با ئەو سیستەمانی کە پێویستە لە شوێنەکە بوونی هەبێت و دایبنێن ئەگەر سیستەمی بەرگری شارستانی لە شوێنەکە هەبێت بەو مانایەنە کە ئاگرکەوتنەوە ڕوونادات مەخێر ئاگرکەوتنەوە هەڕوودەدات ئەگەر کەم تەرخەمیەکە بی لە شوێنەکە یان هەوکارێکی هوەری هەبی بەڵام لەو کاتە کە سیستەمەکە هەبێت قەبارە زیانەکان ئێجگار کەم دەبێت. ئەگەر من بە نمونە پێت بڵم ئەگەر باڵەخانەیەک سیستەمی فیکەی ئاگدارکەرەوەی هەبێت کە لە ژوورێک ئاگرێک دەکەوێتەوە زەنگەکە لێ دەدات ئەوەی لەنا ئەو باڵەخانەیە هەمووی ئاگدار دەبێت پێش هەموو شتێک زیانی گیانی نابێت لەبەرەوەی لە نهۆمەکانی تریش هەموو خەڵکەکە ئاگدار دەبتەوە دەچنە خوارەوە و یاخود دەستنە سەربانی باڵەخانەکە بۆ ئەوەی نەسووتێن و بە هەمان شێوە ئەوانەی لە ناو باڵەخانەکەشن ئاگدار دەبن زووتر هەوڵ دەدەن شوێنەکە کۆنتترۆل بکەم بەڵام من با پرسیارێک بکەم لەوانەیە سە گیان لە منە کاممان لە ماڵەکانی خۆمان ئامێرێکی ئاگرکوژێنەوەمان هەیە کاممان لە ناو سیارەکەمان ئۆتۆمبیلەکانمان ئامێری ئاکوژێن کاممان لە دوکان و شوێنەکانمان گرنگجیمان بە خۆمان داوە کاتێکیش کە دەسووتێ ئەوەی هەمانە لە دەست دەدەین و دڵگران دەبین بەوەی کە هەمانە و هەمووی بۆ خۆڵە مێش و سووتە نەخێر با هەمومانەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین خۆمان بپارێزین باواز لە گلەی و لە گازاندە و لە شتانە بێنن ئایا ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە درەنگ کات یان ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوە هات کەم و کوڕی هەبوو ئەمانە هەموو فرێدە با خۆمان بپارێزین سەرەتا با لە ماڵەکەی خۆم ئامێرێکی ئاگرکوژێنەوە هەبێ ئەگەر ئاگرێک دروست بوو هەموو ئاگرێک کە دروست دەبێت سەرەتا بچووکە اینجا گەورە دەبێت ئەگەر بچووک بوو تۆ توانیت سەیتەرەی لەسەر بکەی و کۆنتترۆلی بکەیت بێگومان ئاگرەکە گەورە نابێت و تەشەنە ناکات و هەروها ژمارەی تیمەکانی ئێمە بەرگری شارستانی کە ژووری بزوێنمان ژمارە 115 با لە ناو مۆبایلەکانمان خەزن بێ بۆی لە کاتی ڕووداوێکدا ئاسان بێ و جووتر ببین و نەکو لە بیر بکەین یان مشەوەش بین لە بەردەستمان نەبێت ژمارە 115 هەردەم پێم بێت و لە ناو مۆبایلێک کە ڕووداوێک دەبینیم لە شەقام ئۆتۆمبیلێک گڕیگرتیا
تەلەفۆنێکی دەکەم بۆ سەیتەرێ ناونیشانی شوێنەکەی دەم ئەو کاتە تیمەکە زووتر دەگات کە تیمەکە زووتر گەیشتە شوێنەکە ئۆتۆمبیلەکە بە کاملی ناسووتێت بەشێکی دەسووتێت کەمێکی دەسوێت بەڵام کە تۆ سەرەتا خۆت هەوڵ بدەی بیکوژێنیەوە کە پێت نەکوژاوە ئینجا پەیوەندی بە ئێمە دەکەی بێگومانەوە 20 خولەکتانی و کاتژمێری دەوێت ئەوەی هەبوو هەمووی دەسووتێتن ئاگر بە خۆی چەند سانیەکە و چەند دەقیقەیەکە کە تەشە نەبوو گەورە بوو لە کۆنتترۆل دەردەچێت. ساڵی ڕابردوو لەگەڵ ئەم ساڵ جیاوازیەکی زۆری هەیە لە 19 تەنها لە مانجی تەمموزی ئەم ساڵ 6 کەس بە هۆی ئاگرەوە سوتاون 6 کەس تەنها لە ماوەی 19 ڕۆژ ینی لە یەکی حوتەوە تا 19 حوت لە سێ ڕوودا و ینی ئەمە ژمارەکەی ئێزگار زۆرەگە بە بەراورد ساڵانی ڕابردوو لە بە کۆی ساڵەکە ژمارە سوتاوە بە ئاگر نەدەگەیشتە 15 کەس بەڵام ئێستا لە ماوەی 19 ڕۆژ 6 کەس سوتاوە ئەوانەی پێشتریش باسی نەکردووە و هەروە خنکان لە ئاو تەنها ڕۆژی هەینی ڕابردوو کە چوارەم ڕۆژی جەژنە 5 گەنج تەنها بە ئاو خنکە یەکیان لە قەزای خەبات لە زەی گەورە دووبرا لە قزەی بچووک لە ناحیەی تەقتەق ئەمە سێ دووش لە قەزای سۆران لە ناوچەی مێرگەسۆر و ئەم سنوورە یعنی تۆ تەماشای ئامارەکەم کە لە ماوەی ڕۆژێک 5 گەنج بێگومان ئێزگار زۆرە بۆیە تکامان وایە لە هاوڵاتیان زیاتر گرنگی بە خۆیان بدەن هۆشیار و سەلامەتی خۆیان بپارێزن ناکرێت لە ڕۆژانی جەژن لە ناو هەولێر ماڵ سوتاوە خۆی لە گەشت و سەیران بێت هەرچی ئامێری گەرم فێنکەرەوە وەک سپلیتە و بەڕیدەیە ئامێرەکانی ترە هەمووی بە پێکراوی بەجیبێلی بڕۆی بۆ گەشت و پاشان کە پەیوەندیەکت پێوە دەکرێت وەرەوە ماڵەوە ماڵەکەت سوتاوە ئەمانە هەمووی هۆکارن خۆمان بە خۆمان دروستیان دەکەین.